دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆ هەڵوەشاندنەوەی کورسی کۆتاکان و کەمکردنەوەی کورسەکانی پەرلەمان بۆ 100 کورسی و بڕیارەکانی لەبارەی موچەی موچەخۆرانی هەرێم، موناقەهوەچی ڕەخنەیەکی زۆر ئاڕاستەی لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق دەکات و دەڵێت لە جەنابی سەرۆک کۆمار دەپرسم ئەگەر ئێستا لەسەر ئەو هەموو کێشە و پێشێلکاریانی مادە دەستوریەکان نەیتە قسە، ئەی چ کاتێک قسە دەکەیت؟ موناقەهوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان لە بابەتێکدا کە لە ژێر ناونیشانی سەرۆک کۆمار نابێت ئاوا خەمسارد بێت بڵاو کردوتەوە و دەڵێت بە گوێرەی دەستور سەرۆک کۆمار پارێزەری دەستورە کەچی چەندین مادەی دەستوری پێشێل کراون و جەنابەت یەک هەڵوێستیشت دەرنەبڕیوە، تەنها جارێکیش نەتپرسیوە بۆ. ئاماژەی بەوەش داوە ئاشکرایە کە پۆستی سەرۆک کۆمارت بە شێوەی کۆتا و بە تەوافق وەرگرتووە، خێرە ئێستا لە ئاست ئەو نادادی و زوڵمانەی لە پێکهاتەکان دەکرێت بێدەنگی باشە سەرۆک کۆماری هەموو عێراقی یان تەنیا خۆت بە نوێنەری لایەنێکی سیاسی دەزانیت. مونا دەڵێت خەڵکی کوردستان پێویستی بە سەرۆک کۆمارێکی ڕاستەقینەیە، نەک ئاوا خەمسار بێت لە سەرجەم ئەو کێشە واریشانی بۆ هەرێمی کوردستان و حکومەتەکەی دروست دەکرێت. جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان پرسیار لە سەرۆک کۆماری عێراق دەکات و دەڵێت لە جەنابت دەپرسم ئاگاداری ڕەوشی موچەخۆرانی لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئەگەر هەستی نیشتیمانیت هەیە کێشەی کوردستان لەسەر ئەستۆی بەڕێستانە وەک سەرۆک کۆماری عێراق، مەگەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش هەر هاوڵاتی عێراقی نین؟ ئایا بەڕێستان ئاگادارن چ غەدرێکی گەورە لە پێکهاتەکان کراوە؟ چەندین جار هاوارمان بۆ جەنابەت کرد کە بە ئەرکی دەستوری خۆت هەڵسی و نەیەڵی لە وڵاتەکەت پێکهاتەکان لە پەرلەمان و بەشداری سیاسی بێبەش بکرێن. دووبارە بە تووڕەی و ڕخنەیەوە دەپرسێت ئاوا پارێزەری دەستوری دەکەیت؟ ئاوا بەرگری لە سەرجەم پێکهاتە و هاوڵاتیانی عێراق دەکەیت؟ بۆ یەکاتی ئەوە هاتووە وەکو پێکهاتە نەتەوەیەکان بپرسین ئایا پێکهاتەکان فرامۆش کراون؟ ژیانیان لە عێراق کۆتایی هاتووە؟ ئایا ڕێپێدراوە پێشێلی دەستور بکرێت و لە ڕێگەی دادگاوە پێشێلی مافی پێکهاتەکان بکرێت و ڕەوشی پێکەوە ژیانی ئاشتیانەی نێو پێکهاتەکان نەهێڵدرێت؟ گلەیەکانی موناقەهوەچی زۆرن بۆ ئێمە بەستمە لەگەڵ خۆی گفتوگویەکی چڕوپڕ بکەم لەم بارەیەوە. بەڕێز موناقەهوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان ئێستا لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. زۆر بەخێر بێ موناخان. پرسیارگەلێکی زۆر و گلەییش بۆچی ئەم هەموو پرسیارە ئاڕاستی سەرۆک کۆماری عێراقەکەیت؟ بەڵێ سەرەتا من کە دوێنێ دەست بە نووسینەوە کرد لە کاتێکدا چاوەڕێم دەکرد سەرۆک کۆمار خۆی هەڵوێستی هەبیتن بێ ئەوەی ئێمە هانا ببین بۆ ئەوەی کەەوە دەنگمان لێ هەڵبستی بڵێن سەرۆک کۆمار وەرە سەرخەت ئەو پێشیلکاریە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەرحەق بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەرحەق بە پێکهاتەکان دەکرێت نابێ بێدەنگی بپارێزین. دەستوری عێراق وازحە مادەی 67 بە تەواوەتی دەسەڵاتەکانی سەرۆک کۆماری عێراقی دیاری کردووە کە ئەو دەسەڵاتی ئەوەیە ئێستا کە کاتێتی کە چاودێری بریارەکانی دادگای فدرالی عێراق بکاتن کە محکەمەی فدرالی عێراق لە ڕاستیدا بە هەموو شێوازێک پێشێلی دەستور دەکاتن و جەنابی سەرۆکی کۆماری عێراقی پارێزەری دەستورە. ئێمەش بۆیە هانا دەبین بۆ سەرۆک کۆماری عێراق ئەگەر ئێمە لە بنەرەتدا و لە ڕاستیدا ئێمە هاوڵاتی عێراقینە و هاوڵاتی کوردستانینە و هاوڵاتی یەک و دوو نییە لە نێوانماندا، فەرمو بۆچی ڕەوایە بۆ ناوچەکانی ترێ عێراق لە هەکات و ساتی خۆیدا موچەی فەرمانبەران دابین دەکرێتن و قوتی خەڵک بە هەموو شێوازێک با ڕەوا ئەبیندرێ، بەڵام موچەی فەرمانبەران کرایەتە بە بابەتێکی سیاسی. ڕۆژێ بە بیانوەیەک بە جۆرا و جۆر بیانوەیەکدا لە ژێر پاساوێکی یاسایی لە ژێر پاساوێکدا کە هیچ ئەسڵ و ئەساسی نیە، هیچ بنەمایەک نییە، موچەی خەڵک نادرێتن. ئەمە لێرەدا ئێمە پرسیار دەکەن دەڵێن ئایا سەرۆک کۆمار تۆ بە ئاگای ئەوەندە پێشێلکاری بەرامبەر دەرحەق بە پێکهاتەکان کرا، دەرحەق بە موچەخۆران دەکرێتن و تا ئێستا هیچ هەڵوێستێکمان نەبینیوە. باشە لە شوێنێکی دیکەیە دەپرسیت کە ئایا تۆ سەرۆک کۆماری هەموو عێراقیان تەنیا خۆت بە نوێنەری لایەنێکی سیاسی ئەزانی، ینی پێتان وایە کە ئێوە وەکو پێکهاتەکان کە لە شوێنێکی دیکەش دەڵێی غەدرمان لێکراوە لە پێکهاتەکان، پێتان وایە کە ینی سەرۆک کۆماریش بەشێکە لەو لایەنە سیاسی کە هەوڵی ئەمەیان داوە؟ خۆی سەرۆک کۆمار پۆستی سەرۆک کۆمار بە کۆتا پێدراوە و بە تەوافقی سیاسی پێدراوە ئەو پۆستە و ڕێکەوتن لەگەڵ نێوان حیزب و لایەنە سیاسی کوردستانیەکان کە پاش ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کۆتا ئەم پۆستە وەرگیراوە بۆ پێکهاتەی کورد. واتە ئەو هاتەنها ملکی حیزبێکی سیاسی کوردستانی دیاریکراو نییە،
هەرچەندە کاندیدی یەکێتی نیشتیوانی کوردستان بێتن بەڵام لە کۆتاییدا سەرۆک کۆماری عێراق سەرجەم حزب و لایەنە سیاسی کوردستانی و عێراقی و هەرێمی کوردستان دەگرێتەوە بۆیە ئێمە هانا دەبین بۆ سەرۆک کۆمار کە پارێزەری دەستورە بێدەنگی خۆی بشکێنێت ئەگەر کە ئێمە دەڵێن ئایا خەوتووە ئێمە خەوتووە بەمانای ئەوە دێتن خەوتنی سیاسی خەوتنی سیاسی کە بە ئاگایە بەڵام نایەوێ ببێتە ساحبی ئەو قەزیەیە ئێمە لەو منطقەدا ئەو بابەتەمان باس کردێ بەڵام لێرەدا ئێمە دووپات دەکەینەوە پێکاتەکان ئێستا تەواو تەواو مافەکانیان پێشل کراوە بێبەش کراون لە هاوبەشیکردنی لە بریارێکی تەشریعی ئێوە دو هەڵوێستان چییە؟ دوای لێرە شتێک هەیە بامە زیاتر ڕوونکەمەوە دادگای فێدرال کە بریارێکی دەرکرد بە هەڵوەشاندنەوەی کورسی کۆتاکان لە پەرلەمانی کوردستان ئێمە ئەگەر لە ڕووی قانونیەوە ئەوەی شڕۆڤە بکەین سرکالەکار کە لە سفەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای نەکردبوو هەڵوەشاندنەوە ئێ باشە بریاری دادگای فێدرال لە سەرووی داواکارەکەش بووە یعنی سکاڵەکاریش پەراوێز خراوە حتا پێشێلی کراوە کە بەپێی ئەو سکاڵە کراوەش بریاری لەسەر بداتن واتە دادگای فێدرال لە سەرووی دەسەڵات و لە سەرووی دەسەڵاتەکانی سەرۆک کۆماریش بەداخەوە بریاری دەداتن واتە ئەو حەقی بەخۆی دایتن هیچ حسابێک بۆ سەرۆک کۆماری نەکردووە ئەگەر نا سەرۆک کۆمار پارێزەری دەستورە دەبێت بێ بانگی بکاتن و چاودێربی لەسەر بریارەکانی دادگای فێدرال کە چاودێریراکە لەسەر بریاری دادگای فێدرال ئەو بوو دوو ئەگەڕێتەوە ئێستا ئێوە وەکو پێکاتەکان دوا بڕیارتان چییە بەشداریەکەن لە هەڵبژاردنی نەخێت ئێمە وەکو حزب و لایەنە سیاسی تورکمانیەکان بە هەموو شێوازێک بایکۆتی ئەم هەڵبژاردنی خولی شەشەیەم پەرلەمانی کوردستان دەکەین تا سیستەمی کۆتا نەگەڕێتەوە چونکە سیستەمی کۆتا بە ئارەزومەندنەی پێکاتەکان هەڵنەوەشایتەوە بە تەوافقی سیاسی پێکاتی سیاسی حزب تورکمانیەکان هەڵنەوەشایتەوە پێکاتی تورکمان و کلدان سریان ئاشوری و ئەرمەن هەمویان بایکۆتیان کردیا هەر حزبێکی سیاسی کوردیش هانا بباتن بۆ ئەوەی کاندید دەستنیشان بکاتن بەناو بە پێکاتی تورکمان بەناو بە پێکاتی مەسیحی ئەمە بە هیچ شێوازێک نوێنەرایەتی ئەو پێکاتە ناکاتن نوێنەرایەتی ئەو پێکاتەی دەکاتن وەکو تورکمانێک لەوانەیە لە ڕەگەزی تورکمان بیتن ئەتۆ ناتوانانی ئینکاری بکەیت بەڵام نوێنەرایەتی پێکاتەی تورکمان لە حزب سیاسی تورکمانیەکان پێک دێتن ئەوانەی کە مۆڵەت پێدراون کە بایکۆتیان کرد لە کۆنگرەی ڕۆژنامەوەندێک کە باسییان کرد و ئێمە بایکۆتی ئەم هەڵبژاردە ئەەکەین وەکو لایەنەکانی دیکەش هیچ کام لە پێکاتەکان بەشداری ناکەن لە هەڵبژاردنەکان ئەو ئەحزابە تورکمانیانە و مەسیحیەکانیش بە تورکمان و کلدان سریان ئاشوری ئەرمان کە مۆڵەت پێدراون لە ئاسی عێراق و هەرێمی کوردستان و کاری سیاسی و بە هەموو شێوازێک چاڵاکی سیاسی ئەنجام دەدەن ئەوان بایکۆتیان کردە بەڵام چەند تاکە شەخص هەیە لێرە و لەوێ ئێمە گوێبیست دەبین کەوا دایانێت بەشێک لە لیستە کوردیەکان بۆ ئەوەی ڕنگدانەوەیە کە بیتن لە ناو لیستەکەیان و بۆ ئەوەی کەوا پیشان بدەن بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر ئاستی قوسڵگەریەکان کە ئێمە پەراوێز ناخین و مافی پێکاتەکان پارێزراوە ئێمە پێشتان بە دروشم نییە ئێمە بۆ هەریسەکەی ناگرێن ئێمە بۆ ئەوەی ئەگرین کەوا مافەکانمان بە یاسا جێبەجێ کرابوو بەرجەستە کرابوو بە حەقەکی ناشەرعی و نایاسایی مافەکانمان دەستە بەر ناتوانین بکەین ئەمەش بە بریاری دادگای فێدراڵی لە گوتارەکەت ئاماژەت پێکردو ینی داوا لە سەرۆک کۆمار دەکەن و ڕوو دەکەنە سەرۆک کۆمار پێتان وایە کە بەپێ ئەو دەسەڵاتانەی هەیەی دەتوانێت وا لە دادگای فێدرالی بکە بڕیارەکە لێی پاشگەز ببنەوە یاخود بڕیارەکە بەجۆرێکی بەڵێ بێگومان بریارەکە مادەی 67 لە دەستوری عێراق هاتووە دەلێ ڕئیس الجمهوریە و ڕئیس الدەولە کە دەلێ ڕئیس الدەولە واتە بە هەموو شێوازێک ئەو حەقی هەیە لە بریارەکانی دادگای فێدرالی عێراق کە دەردەچیتن چاودێری بریارەکان بکاتن ئایا ئەمە لەگەر دەستور دەگونجێت یاخود ناگونجێتی بێگومان ئەو بریارێکە لەلایەن دادگای فێدرال ئەنجام درراوە بریارێکی نادەستوریە چونکە ئەم دادگایش لە کاتی دەستور دانەنراوە ئەربار بەخۆی ئەم دادگای فێدرالە دادگایەکە لە دەرەوەی دەستور دانراوە لە کاتی پۆل برێمەر ئەو دادگایە دروست کراوە و ئێستا کاتیتی ئەنجومەنێک بۆ ئەم دادگای فێدرالە دابدرێتن ئەو ئەنجومەنەش نوێنەرایەتی سەرجەم حزب و لایەنە سیاسی کوردستانیەکان بە نوێنەری پێکاتەکانەوە لە ناو دادگای فێدرالە بیتن تاکو چیتر ئێمە نەچینە ژێرباری ئەوەی بەپێی میزاجی سیاسی بۆ بەرژەوەندی تەسکی بیری حیزبایەتی پێکاتەکان بکەنە ئەمە بۆ لاوازکردنی قوارەی سیاسی باشە بوونەخان سکاڵای خۆتان گەیاندووەتە دەرەوەی عێراق چونکە ئیدی بەڵێ بێگومان بۆ سەرجەم قوسڵگەریەکان ئێمە ئاراستەمان کردوونەتەوە یەکگرتوەکان لەسەر خەتە لەگەڵ ئێمە و ئێمە بە هەموو شێوازێک چاڵاکی سیاسی و دیپلۆماسیمان بەردەوامەت وەکو ئێمە پێکاتی تورکمان وەکو پێکاتی کوردستان سریان ئاشوری ئەرمەنیشەوە بەڵام ئێمەش سەر سوورمانین بۆچی وڵاتە نەتەوە یەکگرتوەکان و وڵاتە زلهێزەکان قوسڵگەریەکان ئایا ئەوانش پاشگز بوون لەوەی کە مافی پێکاتەکان چیتر
لە هەرێمی کوردستان پارێزراو نەبێتن ئایا قونسڵیەکان تا ئێستا بۆچی وڵامیان نەدایتەوە ئێمەش چاوەڕێ دەکەن کە وڵامێکی نەرێنیان زۆر سپاس وامەدەبوون بەڕێز موناقاوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان زۆر